من سەبا هادیم خەڵکی شاری سنە ئێمە گروپی ڕۆژدا 5 ئەندامین لە 3 شارەوە پێک هاتوین پێکەوە جەمە بووین و گروپماندا مەرزاندووە لە سنە و مەهاباد و مەریوان ئێمە ماوەی 1 ساڵەکە ئەو گروپەماندا مەرزاندووە و خەریکی چالاکین لە فستیواڵ و کۆنسرتایەکی زۆر بەشداریمان کردووە هەر لە باشووری کوردستانیش هەروە و هیوادارین کە بتوانین بۆ داهاتوویش بەشداری بکەین لە فەستیواڵەکان و کۆنسرتەکان. ئێمەم کۆنسەرتەمان سازداوە بۆ گروپی ڕۆژدا کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون هەم بۆ ڕەخساندنی هەل بۆ ناساندنی هوەری چوارپارچەی کوردستان چکە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەلێکی لەو شێوازە بوونی نییە بۆ ئێمە هەوڵمان داوە لێرەوە هوەری ئەوان بناسێنین و هەروەها دووبارە هوەری ڕەسەن بکەینەکایەوە. گرنگێکی زۆری هەیە کردنی ئەم کۆنسەرتانە لە نەکتەنها لە باشووری کوردستان بەڵکو لە هەر چوارپارچەی کوردستان گرنگێکی زۆری هەیە هەم بۆ دروستکردنی پەیوەندیەک لە بینی هونەرەکانمانە و هەمیش بۆ ئاشنابوون بە کللتورەکانی خودی خۆمان کللتورەکانی شوناسی خۆمان.